بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خوش حالم كلا حلقية تر شرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا خواهي پروردگار بخات ترازوي حسناتي همو لا يكمان وخواهي پروردگار چاکتر و باشتر و قوڵتر خۆمان پێ بناسینیتن و ئەو ناسینە ببێتە مایەی نزیک بوونەوەمان لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. برایانی بەڕێزم، خۆشترین مەجلیسی و خۆشترین دەرس ئەوەی کە ئینسان باسی ذاتی خوای پەروەردگار بکات تەبارەک و تەعالا، چونکە ناسینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا سەرچاوەیە بۆ هەموو ناسینەکانی دیکە، سەرچاوەیە بۆ ناسینی مەلایکەتانی خوا، بۆ ڕۆژی دوایی، بۆ گوێبیستی ئەمر و فەرمانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام سەرچاوەی یەکەمە. گەیشتینە مەقتەعی سێیەم یان وەکو بڵێ بەشی سێیەمی کە دەفەرمێ وەلا شەیئە یوعجیزوه. لە دەرسی ڕابردوو گوتمان وەلا شەیئە مثلوه، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەشەی لەو ئاەتە وەرگرتووە لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر. هیچ شتێک وەکو خوا نییە، بەڵام خوای پەروەردگار بڕیاری سەمع و بەسەری بۆ خۆی داوە. لێرانە برا بەڕێزەکانی خۆم معاملەکردن لەگەڵ ئەسما و صیفاتی خوای پەروەردگار بە تایبەتی لەگەڵ صیفاتی خوای پەروەردگار دەبێت چۆن هاتووە ئینسان ئاوا معاملەی لەگەڵ بکاتن، نە تەحریفی کە نە تەشبیهی کاتن. تەحریف و تەشبیه خۆ لێ بپارێزین. تەحریف ئەوەیە بۆ نمونە خوای پەروەردگار باسی سەمعی کردووە، تۆ سەمع بە نەوعەکی دیکە لێ دێەوە، یان بەسەر باسی چاوی کردووە، بەڵام چاو بە نەوعەکی دیکە لێ دێ و ماناکەی بگۆڕی، ئەوە تەحریفە. تەشبیهیش ئەوەیە کە خۆی لێ بپارێزین، بڵێ خوای پەروەردگار چاوی خوای پەروەردگار وەکو چاوی ئینسانەکان وایە. نە، خوای پەروەردگار چاوی هەیە، بەسەری هەیە، بەڵام بەسەرەکەی چۆنە خۆی دەزانێت. چۆن ئێمە دەرگ بە ذاتی خوای پەروەردگار ناکەین، دەرگ بە ئەسما و صیفاتەکان بە تایبەتی صیفاتەکانیشی ناکەین. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم کە دەفەرمێ وەلا شەیئە یوعجیزوه، باسی چ دەکا؟ باسی دەسەڵات و باسی هێز و قووەتی خوای پەروەردگارمان بۆ دەکات کە خوای پەروەردگار خاوەنی قووەت و هێزێکی لا مەحدودە، هیچ سنوورێک ڕێ بۆ لە هێز و دەسەڵاتی خوای گەورە ناگرێ، هیچ قووەتێک هێز و دەسەڵاتی خوای پەروەردگار دەستەوەستان ناکات. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئینەما ئەمڕه ئیذا ئەرادە شەیئەن ئەن یەقولە لەه کون فەیەکون. لەما بەینی کاف و نوندایە بڵێ ببە دەبێتن، بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خاوەنی کەون و کائیناتە، خاوەنی بوونەوەرە و ئەو بڕیارەکان دەردەکاتن. ئەو خاوەنی بڕیار و هێز و قووەتە لەو کەون و لەو بوونەوەرەدا. لەبەرەوە دەفەرمێ وەلا شەیئە یوعجیزوه، یعنی بەڕاستی کاتێک کە ئینسان لە سەلەف دەجێڕنەوە ڕەحمەتی خۆیان لەبێ لەو پیاوە چاکانەی بە تایبەتی کە ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ ئەو کاتێک کە دەسەڵاتدارەکان موسڵمانیش بوون، بەڵام بەشێک لە دەسەڵاتدارەکان کە جەور و ستەمیان کردووە کە چوون بۆ لایەن، لێیان پرسیون کە هاتوونە دەر، تویانە لێیان نەترسان، ئەویش پێکەنیون، تویانە وەڵاهی کە تەماشای دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای گەورەمان کردو، تەماشای دەسەڵاتی وانیشمان کردو کە پشیلەیەکی داهاتنە بەر چاومان، هەندە گسکە دەبوونەوە لە بەر چاومان. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم، خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو مشورجێڕ و ئەو بڕیاردەر و ئەو بڕیاری گۆڕانکاریەکان ئەو دەدا لەو بوونەوەرەدا بەبێەوەی کە کەس بتوانێت دەستەوەستانی کات. ئێستا بۆ نمونە وەلیللاهی المەثەل الأعلى
هەر وڵاتێکی زلهێز هەیە تەماشا دەکەی لە مقابلی ترسێکی هەیە لە بەکارهێنانی قووەتیدا لە بڕیار دەرکردنیدا لە مقابلی کۆمەڵە دەوڵەتێکی دیکە قید دەبنەوە. بەڵام بەرامبەر بە ذاتی خوای پەروەردگار بەرامبەر بە دەسەڵاتی خوای پەروەردگار وەلا شەیئە یوعجیزه بۆ بە شەیئیش چونکە هەموو گوتمان ئەو شتانەی کە هەن ئەو هێز و قووەتانەی کە هەن هەموو مەخلوقات شەیئە لە بەرامبەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. یعنی نە مەلایکەت و نە جنۆکە و نە ئینسان و نە تەکنۆلۆژیای سەردەم و هیچ شتێک خوای پەروەردگار دەستەوەستان ناکات لە بڕیارات و لە هەڵوێست و ئەوەکانی خۆیدا. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا شەیخی تەحاوی دەفەرمێ وەلا ئیلاه غەیڕه هیچ پەرستراوێکی بە حەق نین غەیری خوا تەبارەک و تەعالا. بۆ دەفەرمێ وەلا ئیلاه غەیڕه خۆ پەرستراوی دیکە هەن خەڵکەوە مانگ دەپەرستێ ڕۆژ دەپەرستێ حەیوانات دەپەرستێ بت و سەنەم دەپەرستێ ئەوڕۆ لە سەردەمی ئێمە دەسەڵاتداران خۆیان لە خەڵکی کردۆتە خوا بە پێ بزانیان پێ نەزانی کاتێک کە حەڵاڵی بۆ حەرام دەکا حەرامی بۆ حەڵاڵ دەکا کاتێک کە بەلاڕێیدا دەباتن هەر ئەوە دەگرێتەوە. لەبەرەوە دەفەرمێ وەلا ئیلاه غەیڕه ئیلاه برا بەڕێزەکانی خۆم ئەوەیە کە ئینسان ئەو پەرستراوە بە حەقەی کە خاوەنی تۆیە ئەتۆی خەڵق کردووی ڕزق و ڕۆزیت دەداتن شیفات دەداتن خاوەنی هەموو فەزڵ و بەخششێکە بەسەر تۆدا لە مقابلدا داوات تێ دەکاتن کە بیپەرستی. بەرەو زانایان دەفەرمون ئەو خوایی کە دەپەرسترێ دەبێ فەزڵی بەسەرتەوە هەبێ لە کۆمەڵە شتێکدا. یعنی کابرا ملکەچی ئەمر و فەرمانی کەسێک دەبێ هەر لە خۆڕا ناکرێتن. خوا چی بۆ ئێمە کردووە؟ ئەمەی خەڵق کردوین لە نەبوونەوە. دەیان ئایەت و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و ئەوجا لەگەڵەوەی کە خەڵقی کردوین ڕێنمونشی کردوین هیدایەتی داوین ئەوجا ڕزق و ڕۆزیشمان دەداتن. ئەوجا وەکو ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ فەئیدا مەریضت فەهوە یەشفین شیفاشمان دەداتن. یعنی ئەو فەضائیل و ئەو بەخشش و ئەو نیعمەتانەی کە هەن هەموو لە لای خواوە بۆ ئێمە لە مقابلدا داوامان لێ دەکا کە بیپەرستین وما خەلەقت الجن والئینس إلا لیعبدون کەواتە وەلا ئیلاه غەیڕه هیچ خوایەکی بە حەق نین کە ئەمە ملکەچی بین و بیپەرستین غەیری ئەڵڵا نەبێتن. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەگەر لە بوونەوەردا لە کەون و کائیناتدا خوایەکی دیکە هەبا غەیری من بوونەوەر تێک دەچوو بۆ چکە دەبۆ مشتومڕ و کێشە ئەو دەیگۆ ئەو ڕۆ باشە و بێگوێ نا با ڕۆژ بێتن با باران بێنە خێر با بەرد ببارن نا با تەزرە بێتن با ساماڵ بێتن. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تاک و تەنهایە و هیچ خوایەکی بە حەقیش نین هیچ پەرستراوێکی بە حەقیش نین غەیری ئەڵڵا نەبێتن. ئەوانەی کە غەیری خوا دەپەرستن ئەوانەی کە ملکەچی غەیری خوان کابرا پێی کافر دەبێت چکە ئەوە بابی عەقیدەیە و هیچ مبەڕیرێکی نابێتن لە ڕۆژی دوایی. ئەو جا دەفەرمێ قەدیم بلا ئیبتیدا دائیم بلا ئینتیها. ئەلێرانە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ ڕەخنەیان لە شەیخی تەحاوی گرتووە کە کەلیمەی قەدیمی بەکارهێناوە چکە کەلیمەی قەدیم بۆ خوا نەهاتووە و ناوی خوش نییە یعنی لە ئەسماء الله الحوسنا نییە ناوی قەدیم. خۆی دائیمەن دەڵێ قەدیم لە زمانی عەرەبی بۆی بەکاردێ ئەگە شتێک هەبێ بڵێ ئەوە نوێ و ئەوە کۆنا. بەڵام لە جیاتی قەدیمی ئەگەر ئەوەی بەکارهێنا بایە عولەما دەفەرمون زۆر بە قووەت دەبوو هو الأول والآخر. یعنی لێرانە مەبەستی قەدیمەکەیوی هەر ئەو مەبەستەیە بەڵام خۆتان دەزانن هیچ عالمێک وەکو بڵێ هیچ زانایەک بێ ئەوە نییە بڵێ وەڵا هەڵەیەکی نەکرد بێ ئەو کەلیمەیە زانایان ئەو تعقیبەیان لەسەری هەیە کە لە جیاتی قەدیم دەفەرمێ ئاخیری بەکارهێنابایە هو الأول والآخر. لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم خوای پەروەردگار
ماناکەشی هەروە لێەوە دەکەوێت دەفەرمێ قەدیم بلا ئیبتیدا. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە ئەزەلەوە هەر هەبووە و خاڵێک نییە کە بڵێ لێرانەوە دەستی پێکردووە. ئەومان لە مێشی خۆ بینینە دەرەوە، چونکە تاریخی کەون و کائینات و مانگ و ڕۆژ و ئەستێرە و ئاسمانەکان و ئینسانەکان و جنۆکە و مەلایکە مێژوێک هەیە کە نەبوون، تاریخێکە بووە کە نەبوون. بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ قەدیم بلا ئیبتیدا. خوای پەروەردگار لە مێژینەیەکە کە خاڵی سەرەتایی نەبووە، بڵێ لە فڵانکە مێژووە خوا وجودی هەبووە. خوا هەر خوایە و هەر هەش بووە. ئەوە لە مێشی خۆمان بینینە دەرەوە. ئەوە یەک. دوو، دائیم بلا ئینتیها، و بەردەوامیشە بەبێ ئەوەی کە کۆتایی پێبێتن. ئەوەش لەگەڵ لێرانە دوو خاڵی جیاواز لەگەڵ مەخلوقاتی خۆی. هەموو مەخلوقاتی خوا خاڵی سەرەتاییان هەیە و هەموو مەخلوقاتی خوا خاڵی کۆتاییان هەیە. خوای پەروەردگار نە خاڵی سەرەتایی هەیە نە خاڵی کۆتایی هەیە. خوا هەر خوا بووە پێشەوەی کە ئەو بوونەوەرە و کەون و کائینات و مەخلوقاتەشی هەبێ. بوونی بوونەوەر و مەخلوقات لە دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای گەورەی زیاد نەکردووە، و نەبوونی مەخلوقاتی خوا پێشەوەی کە خەڵقیانکە لە گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کەمی نەکردوتەوە. خوا هەر خوایە. ئەو جارە پیرەمێردان قسەیەکی خۆشیان دەکرد، دەیانگۆ موسا نەبوو عیسا نەبوو، خوش خوایەتی خۆی هەر دەکرد. یعنی پێش مەخلوقات وانەش خوا هەر خوایە و هەموو بوونەوەر برایانی بەڕێزم کۆتایی پێدێتن. خوای پەروەردگار چۆن لە بیدایەت پێش مەخلوقات تاک و تەنیا بووە، بە تاک و تەنهاش دەمێنێتەوە. مەلایکەتانیش حتا مەلایکەتانی مقەڕەبینیش کە حاملەی عەرشن ئەوانیش دەفەوتێن و ئەوانیش وەفات دەکەن. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ خۆی دەمێنێتەوە جارێک دیکە بڕیار دەداتەوە کە ژیانێکی دیکە دەست پێ بکاتەوە، بەڵام بە شێوازێکی دیکە، بە تام و چێژێکی دیکە، بە هەیکەل و جسمێکی دیکە، بە بڕیارێکی دیکە. خوای گەورە تەبارەک و تەعالا بەهەشتی پان و بەرینمان بە قسمەت بکە ئینشاء الله. ئەو جا دەفەرمێ لا يفنى ولا يبيد. ئەوە شەر ئەتوانم بڵێم شەرحی جملەی پێشە خۆیتی. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە بین ناچێ و کۆتایی پێ نایەتن، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیچ کەسێک ئەو دەسەڵاتەی نییە کە کۆتایی بە خوا بێنێ، کۆتایی بە دەسەڵاتی خوا بێنێ، کۆتایی بە بڕیارەکانی خوا بێنێ. و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دائیمەن کەلیمەی فەنا و ئیبادە و ئەوانە زیاتر مەخلوقات معڕەزن بۆ ئەوانە، زیاتر ئەو مەخلوقاتانەی کە خوا خەڵقی کردوون. جاری وایە دەڵێ ئەها فڵانکە مەخلوقاتە هەمووی وەکو بڵێ لە بین چوون، نەماون، ئەسەریان نەماوە. خوای پەروەردگار ڕۆژێک نییە کە بێتن بڵێ خوای پەروەردگار نەمێنێتن، یان خوای پەروەردگار لە بین بچێ مەعاذ الله. ئەوە بۆچیە برا بەڕێزەکانی و زۆر زەرورە ئینسانی موسڵمان ئەو عەقیدەیە بخوێنێتن، بۆی کە بەرچاوڕوون بێ کە چ خوایەک دەپەرستێتن. ئەو جا دێتن باسی دەسەڵاتی خوامان بۆ دەکاتن. دەفەرمێ وەلا یەکون ئیلا ما یورید. لەو کەون و کائیناتە چێ بڕیار دەرە برایانی بەڕێزم؟ خوا. چێ خاوەنی ئەو کەون و کائیناتەیە؟ خوا. چێ فاعیلە لەو کەون و کائیناتە؟ خوا. لەبەرەوە دەفەرمێ وەلا یەکون ئیلا ما یورید. هیچ شتێک لەو دنیایە ڕوونادا ئیلا مەگەر خوا تەبارەک و تەعالا ویستی لەسەر نەبێت. یعنی بەبێ ویستی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیچ شتێک لەو دنیایە ڕوونادات. هەرچی کە ڕوودەدا لەو دنیایە ویستی خوای پەروەردگاری لەسەرە. بەس لێرانە برا بەڕێزەکانی خۆم پێویستی بە ڕوونکردنەوەیەکی هەیە. طبعا لەو بوونەوەرە چ ڕوودەدا؟ شتی چاک ڕوودەدا و شتی خراپیش ڕوودەدات. وانە خەڵک ئەچێتە نوێژی جەماعەت بەیانیان،
شەو نوێژ دەکا بە ڕۆژوو دەبێ قورئان دەخوێنێ ئیشی چاک دەکا مزگەوت دروست دەکا ڕێگاوبان چا دەکا ئەگەر خوا ویستی لەسەر نەبێ ئیرادەی لەسەر نەبێ تەوفیقی ئەو خەڵکەی نەکا ئەویان پێ ناکرێت لە مقابلیش خراپە و خراپەکاری و زەلام کوشتن و ئیشی فاحشە و هەنوا و ئەشکال دەکرێت ئەوەش بە بێویستی خوای پەروەردگار ناکرێت لەبەرە خوای گەورە خاوەنی ئەو کەون و کائیناتەیە بەس لێرانە عولەما ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمون ئیرادەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئیرادەیەکی کەونی و ئیرادەیەکی شەرعیە دەبێتە دوو بەش ئیرادەی شەرعی و ئیرادەی کەونی ئیرادەی شەرعی ئەوەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەمری کردووە کە بیپەرستین نوێژی بۆ بکەین و لە ئەمر و فەرمانەکانی دەرنەچین گوێڕایەڵ بین پیاوی ساڵح بین و بڕیاریشی داوە هەر کەسێک بە قسەی بکا بەم شێوەیە ئەوە ئەهلی بەهەشتە و موەفەق دەبێتن ئەوەی دیکە کە بڕیاری خوای پەروەردگار هەرچی کە دەکرێت لەو کەون و کائیناتە بەبێ ئیرادەی وی ناکرێتن کەەوە ئیرادەیەکی کەونیە خوای پەروەردگار ویستی خوای پەروەردگار بۆ چاکەی ویستی لەسەر چاکەیە چاکەکارانیشی خۆش دێ پاداشیان دەداتەوە پێ ڕاگەیاندووی بەڵام خراپەکاران خوای پەروەردگار ویستی لەگەڵ خراپەیدا نییە و ڕقیشی لە خراپەیە و ڕقیشی لە ئەو کەسانێک کە خراپەکارن بەڵام بەبێ ویستی ویش ناکرێتن ئاگاتان لەوەی بێ ویستیانی بەبێت تەوفیق یعنی خوای گەورە دەتوانێت مەسەلەن کابرای کە بچێ خراپێ بکاتن جەڵتەیەکی لێداتن لاقی بگرێتن نێڵی لە شوێنی خۆی بزولێتن بەس ئەو کاتەی مەسەلەی ئیمتیحانەکە ئیشکالی بۆ دروستە بێتن چونکە ئینسان لە ئیمتیحاندایە یەک نمونەی ئەوتان بۆ بێنمەوە ولله المثل الأعلى مامۆستا لە قاعی ئیمتیحان پێی خۆشە تەڵەبە ناجح بن پێی خۆشە هەمووی ئەوائیل بن پێی خۆشە هەموو سەد بێنن هیچ مامۆستایەک قەناعەت ناکەم مەگە مامۆستایەکی یعنی مامۆستا نەبێت دەنا هەموو مامۆستایەک پێی خۆشە هەموو قوتابیەکانی لە هەموو دەرسەکانی سەد بێنن مەکتەبەکەی خۆیان مەکتەبێک بێ ئەوائیل بێ لە هەموو کوردستانە بەڵام پێشی خۆشە پێی خۆشە تەڵەبە ناجح بێ ئەو تەڵەبەی خۆش دەوێت کە زیرەکە ئەو تەڵەبەی خۆش دەوێت کە دەرەجەی باش دێنێت وەڕقی لەو تەڵەبەیە کە ساقیت دەبێ ڕقی لەو دەرەجەی نزمەیە کە لە ئێک و دوو و سێ و هەتا چل و سی و ئەوانە دەدێت ڕقی لەو دەرەجانەیە پێی خۆش لێ چاوی ئەو دەرەجە هەر چاویەکە تەبیعاتی تێکە چێتن بەڵام لە قاعی ئیمتیحان ئەو مامۆستایی کە ئەو ڕق و خۆش و حەزەی هەیە پرسیار دەخاتە بەردەستی قوتابیەکانی و تەشجیعیشی کردوون و پێشی ڕاگەیاندوون پێشی گوتون ئەوەی کە چاکە خۆشم دەوەی کە ئەوەیە پێم خۆشە نەتان بینم لەبەر دەستی لەبەر چاوی وەڕقیان بۆ دادەنێتن ئیمتیحانەکەی دەکەن ئەو مامۆستایە خۆ دوور دەگرێتن تەماشا دەکا بەسەر سەری تەڵەبەکەیدا دەڕوا هەمووی ڕاست کردوون مسکەیەکی بۆ دەکا پێی خۆشە بەس پێی ناڵێ وەڵا تەواوە و دەستکاری مەکە تەڵەبەی عاقلیش دەبێت لە مسکەی مامۆستای تێبگاتن ئەوەی تر تەماشا دەکا هەمووی غەڵەتن دەموچاوی گرش دەبن مامۆستا بەڵام پێشی ناڵێ غەڵەتە ڕاستیانکەوە یان ئاو هاالێ بۆی کەویش ناجح بیتن لەبەرەوە ئەگەر وابوو حونەری ئیمتیحانەکە نامێنێتن پاداشت و سزایەکە کۆتایی دێتن لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم ئێمە لە هەڵبژاردننی کار و کردەوەکانی خۆمان ئەمە ئازادین خوای گەورە ئیجباری نەکردوین لە ئەنجامدانی کار و کردەوەکانماندا بەڵام ئەوە با بزانین هیچ شتێک بەبێ ئیرادەی خوا ناکرێت ئەلێرانە ئەو ئیرادەیە لێ بەهەڵەدا نەچین ینی ئیرادەیەکی ئیجباری نییە ئیرادەیەکی ئیختیاریە اختیاری کردوین فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر هەر کاتێک جەبر هەبوو زۆری هەبوو پاداشت و سزا نامێنێت هەر کاتێک ئەوتان لە فکر نەچێ
زۆری هەبوو جەبر هەبوو پاداش و سزا نامێنێتن. بۆ نمونە گەنجێکی دەگرن و بەر شەقانی دەدەن دەڵێگە مەشروبی نەخۆیەوە دەتکوژین یان دەستێکت لێ دەکەین یان قاچێکت دەستچێنین یەکاورا لە ترسان مەشروبی دەخواتەوە. مەشروب خواردنەوە حەرامە سزاشی هەیە ئەگەر تەطبیقی شەریعەتی خوا بکرێت جەڵدیشی لەسەرە. بەڵام لێرانە نە سزا دەدرێت لە ڕۆژی دوایی نە لە دنیاش عقوبە دەدرێتن بۆ چکە بە ئارەزووی خۆی اختیاری خۆی لەدەستداوە حڕیەتی خۆی لەدەستداوە کەسێکی نوێژ نەکەرە دەسەڵات و بەر شەقانی دەدا دەڵێ بڕۆ لەو مزگەوتێ دەی ئەو کەسەی کە دێتن لە سەفێ پێشەوەش ڕاوەستا بێ بە شەقیان هێناوە پاداشتی نوێژەکەی بۆ نانووسێت نوێژەکەشی لێ قبول ناکرێت بۆ چکە اختیاری لە بەردەستی خۆ نەماوە. ئەو ئازادیە کە ئەمڕۆ دەیبینی بەڕاستی کە خەڵک چێ دەچێتە مزگەوت و چێ دەچێتە مەیخانە لەسەر ئەو ئەساسە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە سزا و پاداشتی عەبد و بەندەکانی خۆی دەداتەوە. بەڵام ئەوە بزانین چێ بڕیار دەرە لەو کەون و کائیناتە خوا تەبارەک و تەعالە لەبەرەوەی هەر کاتێک بۆ ئاخیری کاتەکەمانە بمانەوێ بەلای سەلاح و بەلای چاکە و چاکەکاریدا بڕوا دەبێ خەڵک خۆی چاکات دەبێ خەڵک ئەهلی تەقوا بێ ئەهلی دین بێ خوای پەروەردگاریش تەبارەک و تەعالە وزەکەیان بە باشی بۆ دەگوزارێنیت وەکو دەفەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ولكن كذبوا. يعني ئەگەر خەڵک دیندار بێ مسلمان بێ ئەهلی تەقوا بێ بەرەکەت زیاد دەبێ ئەگەر پێچەوانە بێ دەروی بەرەکەت و ڕەحمەت دەگرێتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.